من شي مقادر بنا خزاني شيدم خشي شيدم اكسي شيدم بوي سياستي باكم برحمة البيت نما أتوين لشونك بينينو هجاري لشونك أبونو أروشين دروا بو نو دورو بري شارو لادي كانوا ده وشكا سجل يمكن لقال باشي من على كانا أي شر سياسي بو خوش عن عيني وقت شا لشخص بين جو قم إيش مكردوه والله أوقات ما وسكاني أوقات زوج بدر صزاين إيش أنا كرت هاتن بايا أو رجل مقصد رجل يندا أنا برسم رجل كان دانا بكاري دسين بو إشي درجي دزو أوقات أتمين هبو بأتمين قولان بو كدينو قولا كان يعني خصبا دمانو يقوب حساب أمان هالقرن رجع كان شان بالنشيد حيسوا ركب يقول ما بس كاني أوقات أمان بدر صزاين إيش أنا كرت تقريبا فكري أوقاتم هالماوه تبني فازا صارمة من كنت سياسته تقريبا سياسة صار ماكم إشي بيا كتم بياناتي بيا براوة كتموا نامي وكو كبسولي شالية كنامة أنا دسم ناو كان بونس يوم أروش من بن أروم كسر إني من يسمين أكل دقير فاني قولهم لا بكرة أبو دسم تيكدو راكد أروش أبدا أنت سيبا ما كان كت داكم خيات بوكوي خياتك إني دايكم بو بەڵام متوبەرەکان لە تێرەو کاتێکەنە خۆش کەوتم دوای ئەوە خانە نشینی بووم دەست بکرد بە میشانە دایکم جلی کوردی ئەدوی ئەو کاتە زیاتر جلی کوردی بوو لەگەڵ پیانۆ دزاشە داشەیەکی بۆ ماڵە میاکردایان هێنە چاکەت و بیجامەیەکیان بۆ بکردایە هەرەوە بوو هیچ شتێک نەبوو وەکو ئێستا نەبوو من زۆر حەزی ئیشەکانیان بوو هەر مناڵ بوومە چوە سەرمەکینەکە هاچەنە ئەو سەرمەکینەکان بە قاچ ئیشیە کرد هەرچی هاوارێکی گوڕوەڵە دەرجێکم لێ شوێنیت وازم لێ بێنە یان دەستی خۆت دەرجێکی پیاچێت ئەم بۆ حەزم نیەتیش زۆر جار ئافرەتەکەی دەست ناکە بێ قیاسکەی بگرێ قوتوڕۆنەکانی هەبوو بۆ منی دانەوە من ئەچوو بە سەری خاولیکی لەسەرمەوە بەست بۆی کە تۆ سەرم گەورە بچوو سەرم بۆی گەورە بێ قیاسەکەی لێ تێک نەچێ بەم قیاسەکان ئەگەر ئێتر ئەوە زیاتر پاڵی پێوەرم کە ئیشە فێر ببم وەڵای ئیشەکانم خەیاتی ئەم کرد لە پێشا بۆ دەرەوە بەڵام ئێستا ناتوانم تقریبا 70 ساڵ تەمەنمە ئەو توانایی نامێنێت زیاتر مناقەشەکان حەزم نیەتی گوڵ حەزم نیەتی زۆر زۆر حەزم لە خزمەتی گوڵ یەکەم لە بەرنامەکان ناچوێنە بزانم چیان پێویستە خەریکیانە بم فکرەکان فکری خۆ من بەڵام من نەخشەکەم لە خۆم بچووکترێکە تەسبیحێکێک دروستە کرد وتی وەرە سێرە تەسبیحەکە چەند جوانیەکەم فکرەکەم لێ وەرگرت ئێتر من زیاتر ئیتیمام پێسە وازی لێناوە من بەدەوام بچمە هەر شوێنێکەوە سەفەرکەم بۆ هەر وڵاتێکیش بەس مروشی وایە لەگەڵ خۆمە یەکەم بێشەنگەم لە قاعی میدیا کردەوە دوێمینم لە فرقەی زەیتونە بوو کە قاحبیزیانە کرد ئەڕۆشتنەوە سێهەمینم لە بێژەنگەی نێودەوڵەتێکە بوو
چارەمین و لە شانەدەری بوو لێرە لە دوای ئەوەی تنم کردوێتەوە لێرە بەڵام لە سلێمانی کردومەتەوە ئەوەی خۆی بە کورد ئەزانێت بچ بۆ حەقی خۆیتی بچێت سەر سندوقی دەنگدانن دەنگبات چکم بۆ خۆمانە ئێمە چەند ساڵ خوێنمان ڕژ چەند ساڵ ملەتی ئێمە لەژێر تازیبی حیزبی باسا و عەرەبا و لە شاخ و داخات چەندەها مەشاکل هاتووە بەسەر ئەم کوردەیە ماڵ ئەوەی کە 4 و 5 لێنە ڕۆژ پێکی چی لێ ڕۆشتووە شەهید بووە باشە ئێمە بوو بیر بۆ نەکەینەوە کە بڕۆ ئازادین بەڵام ئێستا من بۆ نەچم دەنگمام بۆ خۆمە بۆ خاکەکەی خۆمە بۆ ئەوەی کە چەند ساڵ هەوڵمان بۆیە من ناوم کازم جەبار پیرباڵ ناسراوم بە حاجی کازم بەرگدورم لە شاری هەولێر لە ساڵی 1984 دەستم بەو کارەی کردووە تا ئێستاش لە کارەکەم بەردەوامم لە بازارێ بتوانمان لە خاڵمیشم دەکرد دوای سەبر کە گەورە بووم فێر بووم دوکانی خۆم دانە لە بازارێ هەلەکەم باتەی ئەوە نزیکەی 3 ساڵەکە دوکانم لێرە دانایە هاتی مێرە کاتیمە یعنی ئاسان نەبوو فێربوون یعنی کاتە چی دەویست وەچی ئێستا نیە مەقسەد بە 2 مانگە بچی دەورە چی پێی فێرە خەیاتی بی ئەمە نزیکەی 12 ساڵێک خاڵم شاگرد بووم بە شاگرداتی ئینجا یعنی خاڵم گوتیتەوە ئۆتوبیە خەیات دەتوانین لە خۆت دوکانە چیدا بنەی پێشان کە دەبووە خەیات دەبایە هەموو شتێکت بزانی بە جلچ کوردی پانتۆر کراس بێجامە دیژداشە چاکەت هەموو شتێک ئێستا وەنی ئێستا کابرا بەس دەتوانی پانتۆری چاپ کاتەوە دەتوانین دوکانێکی لە خۆی دابنێت ئاسانتریان ئێستا ئاسانکاری هەیە ئێستا دەورات هەیە دەورە هەیە کابرا دەستە دەورەی بە مانگەک 2 مانگ 3 مانگەچی دەتوانانی لە خۆی ببتە بەرگدور یعنی ئێستا مەچینەی با بڵێن ساڵی 1984 و 1986 کە دروست کرا ئێستاش ئیش دەکات لەوانە زۆر باشترە ئێستا مەچینەکان بە کۆمپیوتەرە و مواسەفاتی زۆرەوە شتانە بەس بەڕاستی عنی زۆر عملی نینە زۆر عملی نیە شکستی زۆرە ئەم مەچینەکان معقدن ئێستا ئەو مەچینانە ئەمن دەتوانم هەمووی مەقسەد بیکەمەوە و چایکەمەوە داینێمەوە بەس ئەو مەچینە با بڵێن و کۆمپیوتەرە ناتوانم یعنی ئەگە دەرزێک بشتێ لەوانی لە دەسم ئاسێ بدەی ببیمەوە وەستای یعنی هەندێک معقدترە زیاتر پێشان سادە بوو هەموو شتێک سادە بوو پێشان ئینسان ئەگەر ڕەغبەتی هەبوو هەموو شتێک پێ دەکرێت چکەم خوددا کە مرۆڤی دروست کردی لە هەموو شتێک بەقوترە ئیرادەی هەبیتن دەبتێ زۆر باسان بە گەورەیش دەبتێ بەس بەڕاستی ئەنی لە گچکەی بستە ناو ئەنی بابەتی خەیاتی باشترە یان خەیاتش باشتری لێ دەردەچی چکەوەش وەکو باسم کرد ینی خەیاتی وە نییە من بابەتێک بزانم یان مەسە جێ کوردی بزانم یان دیژداشەی بزانم ینی دەبی هەموو شتێکی بزانی معلوماتت چەند زۆروی لۆ خۆت باشترە ئەمن هەموو زۆری زامان پانتۆڕی دەدورم کراسی دەدورم نیسایی دەدورم چاکەت و پانتۆڕی دەدورم دیژداشی عەرەبی دەدورم جلکی تورکی دەدورم با بنێن کەوێ سەڵتا بەعام هەموو جلکەکان دەزانم ئەو مۆدیلانە لەکنمە هەیە مراتخانیە دەستور سلێمانیمان هەیە ستارخانیمان هەیە کراسی پێ هەیە کراسی پێدرن چۆغەیە قەدیمە هەندێک مۆدیلات شەیە بە خۆمان دامانایە ینی گۆڕانکاری تێدەکەین قوماشەکان بەعام بە زۆری 1970 سینیە مەجموعە قوماشێک کەم هەیە تورکیە قوماشی ئیرانیمان هەیە وەڵی کوالێتیەکەی هەیە ئەنواعی هەیە کوالێتی باش هەیە خراپ هەیە وەسەطمان هەیە لۆ نمونە ئەمە ئێستا لێرە مراتخانیمان هەیە دەستوری خۆمان ینی مەقسەدی هەولێرەیە مراتخانی هەولێرە مەسەی قەدیم دەستوری مراتخانیان زیاتر دەدوری حیتمان عینە پێ دەستور سلێمانی پێدەگورێت کەم فەرقە چی هەیە کەم فەرقە چی هەیە لەگە دەستوریمان یعنی لۆ نمونە ئەوان شەرواری زیاتر بەرین لەبەر دەکەن لای هەولێر و لای مە زیاتر تەسکتر لەبەر دەکەن یان فەرقەکە دەستورەکەیە عینە جلکە
بەخۆی ینی حتا ئەوانی کە دەنجیان دەردەچ مەسەر لۆ پەرلەمانی عراقی کە لە پەرلەمان دادنیشن بەڕاستی حەقە ینی شێوازی کوردیان لێ دیاربی شێوازی کوردیەکە کولیان دیاردەی بەجلش کوردیە بە زەمەدانێ بە و مواسەپاتانی کە مەقسەد هەیتمانەما لە جلکەکەی هەیە یعنی ئەگەر قاتەچی لەبەر کە چاکەت کۆنتڕۆڵ شەبەکە کەس نازانی کووردە ئەم بە شخص خۆم نازانم کووردە لەوانەیە نەیناسم لەوانەیە نەمدیتبی بەزەگە جلکەش کوردی لە بەرکاتن دەزانم ئەو نوێنەری منە دەزانم کووردە لەوێ دانیشتیە پەیامم لۆ تاچی خەڵکی کوردستان ئەوی عمری لە 18 ساڵ زیاترە کە دەتوانێت بەشداری دەنگدان بکاتم بەڕاستی ئەنی حەقە دەنگ بدا چون ئەگە دەنگ نەدا سبەی دووزبەی لەوانەیە بەخۆی زەمیر خۆی محاسبە بکاتن لێلۆ دەنگم نەدا بەخۆی ینی بغەڵەتەکە لە خۆیتی ئەگەر ئەمە ئەندام پەرلەمانێکمان کەم بیتن لە هەولێ لە بەغدایە یاختەیەکە لە خۆمانە لە کەسیدی نییە یعنی ئامۆژگاریم لۆ تاچی کوردستان بەعام حتا پێ دەکرێت بابستە دەنگدانی دەنگ بدات ئەو کەسێک کە دەزانی خزمەتی دەکات کە دەزانی ئیسفادەی لێ هەیە کە دەزانی دیفاعی لێ دەکاتن لە بەغدایە